بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. كاتي جينا درولة تواليت چی ئەڵێن غوفرانك ئەی خۆی پەروەردگار داوای لێخۆشبوونت لێکەم. غوفران واتە لێخۆشبوون. غوفرانەکە لێخۆشبوونی تۆ. کاتێک ئاڵێن غوفرانك واتە خوای پەروەردگار داوای لێخۆشبوونت لێکەم. بۆچی واڵێن؟ بۆچی داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارەکەین کاتێک کە لە تەواڵێت دێنە دەرەوە؟ چونکە ئەوە سونەتە. هەروەها ئەگەر ئەم وشانە بە کاریگەریەوە بڵێن لە قوڵایی دڵمانەوە با ببینین بزانین هەنێک لەوە کارەکان چین. هەنێکیان هەروەکو زانیان ئەمەژیان پێ کردووە بریتین لە خوای پەروەردگار من ناتوانم یادی تۆ بکەم لە گەرماودا، ناتوانم یادی تۆ بکەم لە گەرماودا لەبەرەوە ئەو دەرفەتە لە دەسەچێت، لەبەرەوە لێم خۆش ببەوە. هەروەها مانای دووەم ئەکرێت بریتی بێت لە خوای پەروەردگار من پاژماوە پیسیەکانم لێ کردەوە بەلاشەمەوە، بە هەمان شێوەش تکایە پیسی گوناهەکانیشم لێ بکەرەوە بە هەمان شێوە، جا لەبەرەوە تکایە لێم خۆش بە. غوفرانك. وەڕوونکردنەوەی سێم ئەوەیە و ئەمە ڕوونکردنەوەیکی زۆر جوانە. خوای پەروەردگار تۆ خواردنت پێدام، هەروەها خواردنەوەت پێدام، چێژم لە هەردووکیان بینی و وزەم دەستکەوت و وزێ لە زۆر شتا بەکارهێنم، بەڵام ناتوانم بەو شێوەی کە پێویستە لەسرم سپاسی شیاوت بکەم. ئێستاش ئەتوانم ئەو خواردنە بەکاربێنم و ئەو وزێ بەکاربێنم و پاشماوەش لە خۆم بکەمەوە بە هەمان شێوە. سووری خواردن جێبەجێ بوو، بەڵام هەرگیز ناتوانم بە تەواوی سپاست بکەم لەبەرەوە تکایە لێم خۆش بە. الحەمدولله. با نزایەکی تر وەرگرین کاتێک لە تەوالێت و دەستشۆرینە دەرەوە. الحەمدولله. الحەمد واتە تەواوی سپاس و ستایشەکان للهی بۆ خوای پەروەردگارە الذی ئەوەی کە ئەذهەبە. ذەهەبە واتە ڕۆشت، ئەذهەبە فڕێدا لە من، عنی لە من. الأذى ئەذا واتە زیان یاخود پیسی، و واتە هەروەها عافە واتە پاراستی، ئەو پاراستی نی من، و عافانی هەروەها ئەو منی پاراست. الحەمد و حەمد و مانای هەیە هەروەکو ئەزانین تەواوی سپاس و ستایشەکان. ستایش بۆ نمونە سیستمی هەرسکردن نیعمەتێکی زۆر گەورەیە، هەروەها نیشانێکی گەورەیە لەلایەن خوای پەروەردگارەوە. خۆراک لەلایەن لەشمانەوە هەڵ ئەمژرێت تاوەکو وزەمان پێبەخشێت و پاشماوە زیان بەخشەکان تێپەڕین. لە کاتی ئەو کردەیە ئەڕوات بۆ گەدا، پاشان تێپەڕێت بۆ سەرەوە خوارەوە ڕاست و چەپ و هەروەها ئەڕوات بەناو 6 مەتر درێژی کە ڕیخۆڵە باریکەیە و بەناو درێژی 1 مەتر و نیوی ڕیخۆڵە ئەستورەیە. بەناو هەموو ئەو ڕێڕەوانەیە تێپەڕێت بەبێ ئەوەی تووشی هیچ ئازارێکمان بکات و بەبێ ئەوەی هیچ بۆنێک لە لەشمان بێتە دەرەوە. الحەمدولله. سپاس بۆ تۆ خوای پەروەردگار. و ئەگەر پاشماوەکە کە پاشەڕۆیە لە سکمانە کەڵەکە بێت و نەکرێتە دەرەوە، ئەوە ئەو کاتە پێویستە بە نەشتەرگەری یان لە ڕێگەی سۆندەکانەوە بکرێنە دەرەوە. لەبەرەوە ئەڵێن ئەی خوای پەروەردگار بەڕاستی تۆ سیستمێکی زۆر جوانە دروست کردووە بۆ تێپەڕبوونی پیسە زیان بەخشەکان. تەواوی ستایشەکان شایستەن بە تۆ. تۆ حەسانەوەت بە ئێمە بەخشی. زۆر